بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دەپارڕێنەوە لە خوای گەورە ئەو مەجلیسە پڕ لە خێر و بەرەکەت بکە و دەمەوێ بەبێ پێشەشی بچمە سەر ئەو بابەتانەی کە زیاتر مەبەستی خۆی دەپێچیت. خوای گەورە ئەو دینەی بە شێوەیەک بۆ ئینسانی ڕەوانە کردووە، ئەو ئیمانەی بە چەشنێک داڕشتووە، تەنانەت لە قورئانی پیرۆز دەفەرمێ ئەو ئیمانە، ئەو خواناسیە، ئەو تەقوایە لە جلو بەرجیش گرنگترە. جلو بەرگ چەندە پێویستی ئینسانە. ئەگەر ئینسان جلو بەرگ لەبەر نەکا ئابڕوویە چیت. بەڵام خوای گەورە باسی تەقوا و ئیمان و عیبادەت ئەکا، دەفەرمێ قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسا لیواری سەوئاتەهما وەڕیشا وەلیباس التەقوا ذەلیکە خەیر. واتە تەقوا لە جلو بەرجیش باشترە. ئینسان ئەگەر تەقوای نەبوو، ئەگەر ئیمانی نەبوو، خواناسی نەبوو، ئابڕوویە چیت. خوای گەورە بە ئادەمی فەرموو خاتو حەوا ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه. نزیکی ئەم درەختە نەبنەوە، بەڵام کاتێک کە نزیک کەوتنەوە ئیتر خوا دەفەرمێ ئەوان جلیان لەبەر نەما. مانای چییە جلیان لەبەر نەما؟ واتە گەر ئینسان لە پەیامی خوا دوورکەوتەوە، لە عیبادەت دوورکەوتەوە، تووشی گوناح و تاوان بوو، فەزعەوی ئابڕوویە چیت. لە ماڵێدا ئەنیشی دەکەوێتە ناو خۆ، تووشی حاڵەتەشی دەرونی ئەبی، هەز بە شەرمەزاری ئەکا. جا هەندێک لە موفەسیران ئەڵێن خۆیان بە هەندێک گەڵادا ئاپۆشی، بەڵام لە هەندێک سەرچاوی دیکە من بینیتم ئەڵێ لە ڕووی دەرونیەوە تێکشکان، بەڵام دوازار دوعایان کرد پاڕانەوە ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خدای ئێمە ستەمان لە خۆمان کرد. ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا. ئەگەر لێمان نەبووری بەزەیت بە ئێمە دانێتەوە لنكونن من الخاسرين. زەرەرمەند دەبین، زەرەرمەند دەبین. ئیمان چارەسەری هەموو گرفت و کێشەکانی کۆمەلگای ئەکات. ئینسان بە دوای ئەوەدا نەڕوات، وێڵ نەبی خۆراک بۆ مناڵەکانی خۆی، ماڵ و سامان کەڵەکە بکاتە سەر یەکدیکە. قورئان شتێکە، یعنی هیچ پەرتووکێکە لە لای خوا دابەزیە، ئینسان خۆی تێدا دەبینیتەوە، بەڵام بە مەرجێک وەک چیرۆکێک سەیری نەکە، لە واقعی ژیانی خۆی بەرزستە بکە. با ئێمە لەسەر دیمەنەکان بوەستین. پێغەمبەر موسا سڵاوی خوای لەسەربی کاتێ پیاوە ساڵحەکە لەگەڵ خۆی ئەبات سەیرکەن، مرۆڤ شەیتان وای لێ دەکا تا دوور بکەویتەوە لە خوا، تا دوور بکەویتەوە لە دوا ڕۆژ، هەمیشە خەمی ماڵ و منداڵەکانی ئەخاتە بەردەم. کەچی دەبینین لە سوورەتی ئەلکەهف پیاوە ساڵحەکە دیوارێک نۆژەن ئەکاتەوە. پێغەمبەر موسا سڵاوی خوای لەسەربی ڕەخنەی لێ ئەگریت، مەگەر بۆچی ئەم دیوارەیە بەبێ بەرامبەر نۆژەن ئەکەیتەوە؟ ئایا ئەو خەڵکە شایانی ئەوەیە ئەو دیوارە نۆژەن بکەینەوە بەبێ بەرامبەر؟ سوبحان الله، سەیرکەن لە وەڵامدا چی پێ دەڵێت.
وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة. واتا إنساني مسلمان خملة سي أخوا كاتێک کە گەڕاینەوە لای خوا ڕاستەوخۆ خوای گەورە فریشتەیەک ڕاستەوخۆ خوای گەورە پێغەمبەرێک پیاوێکی ساڵح ڕەوانە ئەکا سەرپەرشتی منداڵەکان ئەکا. وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان تحته كنز لهما وكان أبوهما صالحا. پیاوی باش بووە خەزینەیەکی حەشار داوە ئەمە واقعی ژیانی هەر کەسەکە. دوا ڕۆژی خۆی لەسەر ژیانی منداڵەکاندا نەنایە بۆیە خوا کەسێک ڕائەسپێریت سەرپەرشتی ئەو منداڵانە بکات. ئەمە ئیکتیفایە. هەر بابەتێک قورئان لێ بکۆڵینەوە هەموو بابەتەکانی تیادان. ئافرەتێک لەگەڵ قورئاندا ژیا بوو نمونەی قورئانی ئەخستنە ڕوو وتی جارە چەند دەخەوێ بینیم خەونێکی زۆر نەخۆشم بینی هەستم کرد کە یەکێک لە هەرە نزیکەکانی من ئەگەڕێتەوە لای خوا. ئەڵێ بەس قەت ئەوەم تەسەوڕ نەئەکرد نزیکترین کەس لە من خوای گەورە لێ مەستینی تۆ منداڵەکەی خۆم بوو. ئەرێ زۆر هەوڵمدا خۆم ڕابگرم خۆم پێڕانە ئاژیرە خەریک بوو لەو تاقیکردنەوەی دەرنەچم. زۆر دوعام کرد و پاڕامەوە خوای گەورە هێز و توانام پێ ببەخشی بۆ ئەی لەو تاقیکردنەوەیە ئیمانیە دەربچم. گوتی لە ناکاو چکە لەگەڵ قورئاندا ژیا بوو قورئان لەگەڵ دەمارەکانی تێکەڵبوو بوو گوتی ڕاستەوخۆ سوبحان الله ئاەتەکەم هاتە پێش چاو ئاەتەکەم هاتە خەیاڵ. ئەو ئاەتە ڕاستەوخۆ لەگەڵ ژیانی من یەکان گیر بوو. داچی پێغەمبەر موسا سڵاوی خوای لەسەر بی کاتی خوا فەرمانی پێ ئەکا زگەرگۆشەکەی خۆی شیرەخۆر بوو بخاتە ناو دەریای نیلێ. خوا لە قورئانێ باز دەکا و ئافرەتە هیچی لە ناو دڵی نەما بوو. ئەوەندە فکری لەسەر بەسکەکەی خۆی بوو هیچی لە خەیاڵدانی خۆیدا نەما بوو. خەریک بوو لە دەرەوە باسیەوەی دەکرد بۆ خەڵچینە ئەوە کوڕەکەی منە فڕێمدایتە ناو دەریای نیلێ چوویتە ماڵی فیرعەونی لەولا ئەن ثەبەتنا قەلبەها. خوا ئەفەرمێ ئەگەر ئێمە دڵی ئەو ئافرەتەمان جێگیر نەکردبایە. گوتی بیرم لەو ئاەتە کردەوە سوبحان الله ڕەحمەت و بەرەکەت بەسەر دڵمدا باری. خوای گەورە لەو تاقیکردنەوە سەری خستم. سەیرکەن ئەو ئافرەتە چۆن منداڵی لێ مردیە هەمان ئەو دیمەنە هەمان ئەو ڕووداوە بە شێوازەکی دیکە لە قورئانی پیرۆز ئەخرێتە ڕوو. گوتی ئەوەندە بەرەکەتم بەسەر دڵی داڕژا تا خوای گەورە هیدایەتی دا. ئەگەر خوای گەورە هیدایەتی ئینسان نەدا خوا هێز و توانا بە مرۆڤ نەبەخشی لە حاڵێک لە حاڵەکان ئینسان تووشی کوفر و بێباوەڕیش ئەبیت. یارانی ئەشکەوت سەیرکەن چکە خوای گەورە پشت و پەنایان بوو. وەڕەبەتنا عەلا ماذا وەڕەبەتنا عەلا قولوبهم. خوای گەورە فەرمێ دڵی ئەوانمان بە خۆمان پەیوەست کرد بوو ئیذ قاموا کاتێک کە ڕاپەڕین. چەند خۆشە ئینسان کاتێک کە لە بەرامبەر ستەمکارێک ڕائەپەڕی دافعی ئیمان بیت بۆی ئەگەر بکوژرێ بە سەربەرزی بگەڕێتەوە لای خوا. وەڕەبەتنا عەلا قولوبهم ئیذ قاموا فقالوا هێزی ئیلاهیان لەگەڵدایە چ توانایەکێ ڕوبەڕویان ببیتەوە. ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا هؤلاء قوم اتخذوا من دونه آلهة لولا يأتون عليهم بسلطان بين فمن أظلم ممن افترى على الله كذبا.
وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف دەرەنجامی چ بوو؟ فضربنا على آذانهم في الكهف سنين عددا ثم بعثناهم لنعلم أي الحزبين أحصى لما لبثوا أمدا. سەیری ئەو معجزانە بکەین چونکە ئەوان دڵیان ڕەپت بوو بە خوای گەورە. خوای گەورە ئەوانی پاراستن ونقلبهم ذات اليمين وذات الشمال وكلبهم باسط ذراعي بالوصيد لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا. ئێمە لە سەردەمانی وەک ئێستا زن و شەیاطینەکان بە هەموو شێوازێک لێمان نزیک ئەبنەوە. زابا نە بە عیلمی خۆمان نە بە پێگە و پلە نە بە بڕوانامە هەر نەخەڵەتێ. چونکە شەیتان خیبرەی هەزاران ساڵی هەیە، دەزانی چۆن مرۆڤ فریو ئەدا. لە قورئانی پیرۆز باسی ئەوە کە تەنیا ئەو کەسانەی بە تەواوی بە یەکزارەشی بۆ خوا یەکلابوونەوە شەیتان ناتوانێت نزیکی ئەوان ببیتەوە. نمونەی هاوشێوەمان زۆرە، بەڵام ئەمە دەبێتە دەرەنجام پێشە چی دەبی لە ژیانی ئینسانیدا هەبی. بۆ نمونە ئەگەر لە ماڵێ دەنجی ئیمان و عەقیدە دەنجی خواناسی بیسرا، دەنجی یا بونەیە ئینەها ئین تەکو مثقال حەبەة من خەردەل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله بیسرا، ئیدی ئەوە بە تێپەڕبوونی کات کوڕێک لەو ماڵە سەر هەڵئەدا، کچێک لەو ماڵە دروست ئەبی، دەبێتە نمونە لە نێو ئەو کۆمەڵگایەدا. با بگەڕێنەوە سەر قورئان لە هەر بابەتێک بمانەوێ لە سەری بوەستین. سەیری پێغەمبەر یوسف بکەین عەلی نەبینا و عەلەیهی سڵات وەسەلام. ئەویش وەک هەر منداڵێک لە ماڵی باوشی پێگەیشتیە، بەڵام چونکە ماڵێکی پاک بووە، ژینگەیەک بووە لەسەر ئیمان و عەقیدە منداڵیان پێ ئەگەیاند، ماڵیان پڕ لە خێر و بەرەکەت بوو. ئەها بە بچووکی ئەخرێتە بیرێ، دوجار بەرەو وڵاتی میسر بەڕێ ئەکرێت. منداڵێکی بچووکە لە کۆشکێک ژیان ئەباتە سەر. ئەو کۆشکە هەموو سنوورەکانیان بەزاندە بوون، سنوورینە خوانە ناسی. مەی خواردنەوە لە کۆشک ئاسایی بوو، زوڵم و ستەم بە هەمان شێوە، فیسق و فجوور هەر خراپەکاریەک بە ئاسایی ممارەسەیانە کرد، زۆر بە تەبیعی بە ئاسایی ممارەسەیانە کرد. چونکە ئەگەر باس لە کۆشک بکەین دەبی باس لە سیستەمێکی دوور لە ئاینی بکەین، هەموو ئەو شتانە ڕەچاو بکرێن کە خەڵکانێک لە کۆشک زوڵم و ستەم ئەکەن، خەڵکانێک مەی ئەخۆنەوە، خەڵکانێک سنووری خوا ئەبەزینن. ئەو منداڵە چونکە لە ماڵی باوکی بە باشی پەروەردە بووە، ئیمان و عەقیدە تەئسیری لەسەر دڵ و دەرونی دانایە، ئیتر ئەو ئافرەتە دەیەوێت دەستی دەگەر تێکەڵ بکات. سەیری ئەو ئیمانە بکەن، سەیری ئەو باوەڕە بکەن، دوجار دەرگەکانی لەسەردا ئەخا. وراودته التي هو في بيتها عن نفسه وغلقت الأبواب وقال هيت لك أي تهيأت لك. کە دەرگەکانی بەڕوودادا ئەخا، دەرگاکانی کۆشک، زولەیخا دەتوانی هەموو دەرگاکانی کۆشی بەڕوودادا بخا، بەڵام ناتوانی دەرگای دڵی یوسف بەڕووی خوا دابخات. ڕاستە دەرگاکانی زەوی بەسەر داخستن، بەڵام ئەدی دەرگاکانی ئاسمان و دوجار پێشی دەڵێ هەیتە لەکە ئەی تەهیەت لەکە، خۆم بۆ تو ئامادە کردووە دەستم لەگەڵ تێکەڵ بکەیت.
سەیری ئەو دیمەنە بکەن. زۆر لە مفەسیران لەسەر ئەو دیمەنە ڕائەوەستن. پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەربی بیانووی ئەوەی هەبوو بڵێ هیچ کەس نامناسی تانەم لێ نادا، چکە گوناحکردن لە شوێنێک کە هیچ کەست ئەو کەسە نەناسی زۆر بە ئاسایی بیانووی گوناح و تاوانە. بیانوێکی دیکە ئەو پێغەمبەرە لە ژێردەستی ئەو ئافرەتەدا بووە، ئەو ئافرەتە سەرپەرشتی کردیا، ئەو کوڕە گەنجە خزمەتکارێک بووە، بۆی هەبوو بیانوو بەوە بێنیتەوە بڵێ لە ژێردەستی ئەو ئافرەتەدا بوو نەمەتوانی هەنگاو نەنێ. بیانوێکی دیکە ئەو گەنجە هەر لە ناو کۆشیدا گەورە بووە، هیچ کەس فکری خراپەی لێ ناکە. 2000 دەسەڵاتی کۆشک ئەو داوای لێ ئەکا، گوناح و تاوانەکەشی کەشف نابی و لە هەمان کاتیشدا گەنجە، بەڵام چونکە بە تەواوی خۆی بۆ خوای ئەکلا کردبووە قال معاذ الله، پەنا بەخوا چۆن شتی وا دەکەم، إنه ربي أحسن مثواي إنه لا يفلح الظالمون. مەگەر هاوسەرەکەت چاکەی لەگەڵە مندا نەکردووە ئەوە بیانوو دێنیتەوە، نایەوێ ئیشەکە بکات، یان خوا نیعمەتی لەگەڵە مندا کردووە. إنه ربي ئەها بەس ئەڵڵای لەسەر زوبانە، لە حاڵەتێک هەموو دەرگاکانی بەڕوودا داخراون. ئافرەتێکی شۆخ و شەنگ، بەڵام لە بەرامبەریدا گەنجێکی بە ئیمان وەستاوە. إنه ربي أحسن مثواي إنه لا يفلح الظالمون. ستەمکار چۆن دەربازی ئەبی؟ واتە ئینسان ئەگەر گوناح و تاوانی کرد دەبێت بە ستەمکار. ولقد همت به، ئافرەتەکەش کە ئەو دیمەنەی بینی یەکەم جارە بەو شێوەیە داوا لە خزمەتکارێک بکاتێکی بشێنی ڕەفزی بدا، هەڵ ئەچی تووشی حاڵەتەکی دەرونی ئەبی ولقد همت به، پەلاماری ئەدا لێ ئەدا. پێغەمبەر یوسفیش ئەو گەنجە ویستی بەرگری لە خۆ بکە وهم بها لولا أن رأى برهان ربه، بەڵام نوری خوای لە دڵ بوو، بەو نورە خوا ڕێنمایی کرد فەرمووی ڕاکە، چکە ئەگەر ڕای نەکردبایە لەو ئافرەتەی دابایە گومانی بۆ دروست ئەبوو. كذلك لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين. أو عبد بنديك بو كبو خوايك لابوه. 2000 كراءة كالا بردم درجة 2000 تومت باري شكرت. قالت ما جزاء من أراد بأهلك سوءا. ئافرەتەکە دەڵێ با هاوسەرەکەی خۆی دەڵێ سزای ئەو کەسە چییە نیەتی خراپەی بەرامبەر خێزانەکەت هەبی إلا أن يسجن أو عذاب أليم، مەگەر نەخرێتە بەندی خانە و سزا نەدرێت. دوای ئەوە لێکۆڵینەوە ئەکرێت چکە ئەو پشتی بەخوا بەستووە و خاڵێکی دیکە گرنگ لە سەرا بوەستین، ئەو گەنجە کە ڕائەکات دەرگاکانی بەڕوودادا ئەکرێنەوە، معنە ئەوێ خوا پێت ئەڵێ ئەی گەنج ئەگەر پشتت بە من بەست هەموو ئەو دەرگا داخراوانت بەڕوودا ئەکرێنەوە. ئەوە ئیمانە، ئەوە هێزی ئیلاهیە لە پاڵ ئەو گەنجە. دواتر ئەخرێتە بەندی خانە بەناڕەوە، حاکمێک، ئەو حاکمەی کە خزمی زولەیخا بووە بڕیاری ئەوە ئەدا کە یوسف پاکانە بۆ یوسف دەرئەبڕی، زولەیخاش تۆمەتبار ئەکرێ يوسف أعرض عن هذا واستغفري لذنبك إنك كنت من الخاطئين. 2000 بۆ ئەوەی عیب و عاری کۆشی داپۆشن لە ناو کۆشی هەمیشە لە ناو کۆشکەکان ئەو جۆرە ئافرەتانەی تێدانە، ئەو جۆرە کەسانەی تێدانە کە زوڵم و ستەم ئەکەن لە خەڵکی هەژار، خەڵکی فەقیر، ئیتر
دەستی چەوری خوان بەسەری پێغەمبەر یوسف ئەسڕن دەیخەنە کوچی زیندانێ بەڵام لە زیندانێشدا سیرکەن ئەو دیمەنانە هەرمانە چونکە ئیمان و عەقیدە لە ناو ناخ و مۆخ و دڵ و دەرونی تێکەڵ بووە دوو لە هاوڕێکانی یەک و خەون ئەجێڕنەوە بەڵام بزانە خەونەکەیان بەر لەوەی بۆ تعبیر بکا لێک بداتەوە ئەرباب متفەریقون خەیڕ باسی ئیمان و عەقیدەیان بۆ ئەکا ئەم الله الواحد القهار باسی ئەوە ئەکا إني تركت ملة قوم لا يؤمن بالله وهم بالآخرة هم غافرون لا دواروش بأغانا ما كان لنا أن نشرك بالله بو إمروانية حاو باش بريال بدين أو دي منانا بون كإنسان سند السود لإيمان ورأقري لەکاتێک کە هەموو دەرگاکانی بەڕوودا داخراون خوای گەورە چۆن فریشتەکان ڕەوانە ئەکات دەرگاکان ئەپسین و بەڕووی کەسێکی ئیماندار ئەکەنەوە و ئەگەر ئینسان خۆی یان خاو خێزانی ماڵ و منداڵی لەسەر ئیمان و عەقیدە پەروەردە نەکا هیچ خێر و بەرەکەت لەو خانەوادە و لەو منداڵەیدا نییە ئەها سەرنجستان بۆ دەقێکی دیکە ڕائەچێشە ئەو پیاوە ساڵحە بۆ کارێکی دیکە ڕەوانە ئەکرێ خوا ڕەوانەی ئەکا لەگەڵ پێغەمبەر موسا سڵاوی خوای لەسەر بی دەستی منداڵێک ئەگری لە نێو مناڵەکانی جیا ئەکاتەوە سەری لە جەستە هەڵ ئەتەچینیت سەری ئەبڕیت پێغەمبەر موسا سڵاوی خوای لەسەر بی تووشی شۆک ئەبیت بۆچی ئەو مناڵە سەر بڕی ئەوە جێی پرسیارە یعنی تاوانێکی کرد بوو پیاوە ساڵحەکە لە وەڵامدا دەفەرمێ وأما الغلام فكان أبواه مؤمنين أو من دالا دايك باوشي إيمان داربون فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا بتي بربوني كات أو من دالا أو دايك باوكاني توشي كافرتي أكردن خوا فرماني بيكردم دا فرمي من خوم أو إشم نكردو خوام ني راس باردم كأو من دالا لناو ببم خواهي جورا من دالا يشي ديكي بي بباش لبري أو من دالا لدرجة آياتكي دا فرمي أو من دالا روح مبزي لناو ضلي دانو يعني إيمان سرساوي روح مبزية أجر إنسان إيماني نما روح مبزيشي دناو ضلي ناميني خوال القرآن دا فرمي أرأيت الذي يكذب بالدين أي پیغمبری خو عليه الصلاة والسلام پێت بڵێم ئەو کەسەی کە باوەڕی بە ڕۆژی دوای نییە فذلك الذي يدعو اليتيم ئەها دڵی ڕقە بەزەیی دەناو دڵی دانیا فذلك الذي يدعو اليتيم ئەوەیە زۆر بە دڕەقی لەگەڵ بێباوکان مامەڵە ئەکا ولا يحض على طعام المسكين خوي جرأتي وينيا مالو ساماني هي هاوكاري هجاران بكا خوي او جرأتينيا ولا يحض على طعام المسكين هاني دولة من دانش نادات يعني بقصش ضلي رقة فويل للمصلين ويل نخوشترين شوينة لدوزخي بو اوكساني كان يجدكا بەڵام نوێژەیەکە دڵیشی ڕقە بۆ ئەوی بڵێن کەسێکی باشە زا ئینسان ئەگەر سەیری مەواقیفەکان ئەکا لە قورئانی پیرۆز سەیری ئەو دیمەنانە ئەکا یەک لە یەکێکی دیکە کاریگەرترا مومینی ئالی فیرعەون دواتر ئەگەر شت لەسەر بخوینەوە یعنی لە ناو زەرگەی دەستەڵات لەناو ستەمکارترین کەس کە خوێنی خەڵکیان ئەمژی ناوی خوای هێنا و بەرگری لە پێغەمبەر موسا کرد ئەوە سپاڵنەرێک بوو ئیمان سپاڵنەرێک بوو ئەو تەسیری لەسەر ئەو مرۆڤە دروست کرد بوو
خواناسی یا قەومی کە بە چەندین دێر ئەی فەرموو ئەی گەلی من لە ڕۆژی دوایی بترسێنە ئینەما تەقضی هذه الحياة الدنيا ئەو دنیای کۆتایی پێدێ. 2000 بڕیاری کوشتنی بۆ دەرکرا و ئیتر خوای گەورە ئەویشی پاراست. ساحێران، زادوگەران بەر لەوەی کە ئیمانیان هەبوو بیت چ زۆرە ئینسانەی چاوچنۆکێک بوون لەگەڵ فیرعەون دائەنیشتن، جەلسەی تایبەتی لەگەڵ گرێئەدان، داوای پارەیان ناکرد، داوای مەنسەبیان ناکرد، داوای پلەپۆستیان ناکرد. بەڵام دوای ئەوەی کە ڕووناچی ئیمانیان بینی لە ڕێی موعجزەی پێغەمبەر موسا و هاڕون سەلامی خوایان لەسەربی، لەو کاتەدا وتیان ئامەنا بیڕەبی موسا و هاڕون. فیرعەون هەڕەشەی لێکردن، گوتی دەست و پەلەکانتان ئەبڕم بە کوشتێکی ئاساییە، لەسەر داریش هەڵتان ئەواسم، خوێنتان لەبەر بڕوە بە ئاسانی نەمرن. گوتیان فەقضی ما ئەنتە قاض ئینەما تەقضی هذه الحياة الدنيا، هیچ پێ نەکرا بیکە، ئەو دنیای کۆتایی پێدێ. بەر لە ئێستا ئەوانە جادوگەر بوون، چاوچنۆک بوون، هیچیان نەبینی، تەنیا مەنسەب و دنیا و ماڵ و سامان نەبی. بەڵام لە چرکە ساتێکدا کە ئیمانیان بۆ هات بوونە چ ئینسانێک، چ کەسایەتێک، کڕنۆشیان برد لە پێش فیرعەونە خوێن مژەکە. دوعایان کرد خودایە لە هانامان وەرە، هاوکارمان بە بۆ ئەوەی خۆمان ڕابگرین. جا بەڕاستی ئێستا پێویستە لە کۆمەڵگەی خۆمان مرۆڤی ئاوا لە خانەوادەی وەک ئێمە دروست بکرێت، مرۆڤێکی وەک پێغەمبەر یوسف عەنا نەبینا و عەلەیهی سڵات وەسەلام. 2000 کە سەبر و ئارامی گرت، ئیتر وڵاتیش لە سەردەستی ئەو پیاوە بەرەو خۆشی هەنگاوینە. ئەوە مانای چی ئەگەینی؟ واتە ئەگەر مرۆڤێکی وەکو پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەربی بوونی هەبیت، مرۆڤێک بڵێ ڕەبی ئەسیژن و دوعا لە خۆی بکە وە گەنجێک، خوایە تکات لێ ئەەکەم بم خەرە بەندیخانێ بەس تووشی ئەو خراپە و خراپەکاری نەبم. چونکە دوای ئەوە کە پیلانیان لێژێڕا، فلما سمعت بمكرهن وقال نسوة في المدينة امرأة العزيز تراود فتاها عن نفسه قد شغفها حبا. ئەو ئافرەتانە گلەیان لێ کرد، بەس سەیرکەن گلەیان لەوە نەکرد کە زولەیخا داوای دەستێک هەڵکردن لەگەڵ کەسێک ئەکا. گلەیەکە لەسەر ئەوە بوو چکە دەستێک هەڵکردن لە کۆمەڵگەی ئەوان بەلایەن زۆر ئاسایی بوو. گلەی ئەویان لێ ئەکرد دەستی لەگەڵ خزمەتکارەکەی خۆی تێکەڵ کرد بوو. یعنی بۆ ئافرەتێک شۆخ و شەنگ بەرپرسیاری هەبی، ڕەوانیە دەستی خۆی لەگەڵ خزمەتکارێ تێ هەڵ بکە. یعنی گلەیەکە لەو منتەڵەقەیەوە بوو، نەک ئەوان شتەکان پێ ئاسایی نەبوو بیت. 2000 ئەو ئافرەتانە ئەو زەختیان بۆچی دروست کرد؟ ئەو گلەیان بۆچی کردن؟ طبعا ئەوانیش ئافرەتی بەرپرسان بوون. ئەو فشاریان خستە سەر زولەیخایە تا ئەو کوڕە گەنجیان نیشان بدا. 2000 لە ڕێی ئەو زەختەی کە بانگێشتی کردن، أرسلت إليهن وأعتدت لهن متكأة وآتت كل واحدة منهن سكينة. متكئي بودانان أو باسي مجلسي ژنە بەرپرسان ئەکا بە شێوازە کەر، یعنی لە مەجلیسیان تەنیا باس لە خواردن و ئەو جۆرە شتانەیە، یعنی چۆن پاڵکەوتن و خواردن و خۆراک، باس ئیمان و عەقیدە نییە. کاتێک کە ئەو پیاویان بینی سیرکەن ئەو ئافرەتانە شێک بە یەک لەگەڵی گفتوگویان ئەکرد بۆ ئەوەی تووشی خراپەی بکەن. ئەو جارە دوعای جەماعی کرد لە هەر هەمویان، ڕەبی ئەسیژن و ئەحەبو ئیلەیە
مما يدعونني إليه وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين. خدایە بەندیخانە زۆر بەلاوە خۆشترە لەو داوای لێ مەکەن. جا مفەسیران ئەڵێن بۆچی چۆ بەندیخانەی بە خۆی دوعای کرد، دوعای لە خۆی کرد، بەس لە خراپەکەی دوور بخرێتەوە بچتە بەندیخانەی. فعلەن چۆ بەندیخانەش 17 ساڵە لەوێ ماوە، بەڵام لەوێش قورئان زۆر شتمان پێ ئەڵێ. ئەویش وەک هەر مرۆڤێک بێتاقەت بووە 17 ساڵە لە بەندیخانەی مایتەوە. بە دەرفەت ئەزانیت ئەو دوو هاوڕێیانەی کە تعبیری خەونەکەیان بۆ لێک ئەداتەوە سیرکەن، بە یەکەچێ دەڵێ وقال للذي ظن أنه ناج منهما اذكرني عند ربك. لەلای گەور ئەگەر چوویە سەر کارەکەی خۆت لەلای بەرپرسەکەی خۆت باسی من بکە. زۆر شەکەت و ماندوو بووە ئەوێ دەریچەیەک ببینیتەوە. ئەها بەو قسەی کە لەلای بەرپرسەکەی خۆت باسی من بکە، خوا فەرمێ عقوبەندا سزاندا فلبث في السجن بضع سنين 17 ساڵی دیکە لەوێ ماوەوە. ڕەنگە ئێمە تووشی ئەو قەیرانە و ئەو گرفت و کێشانە بووبین، بەشێک لەو سزایانە ئەوە بووبی پشتمان بە کەسێکی دیکە ئومێدمان لەسەر کەسێک لەسەر لایەنەشی هەڵچنیە لە دەرگەی خوامان نەدایە. وقال للذي ظن أنه ناج منهما اذكرني عند ربك فلبث في السجن بضع سنين 17 ساڵی دیکە لەسەر ئەوەی ماوە. بابەتەکە زۆر هەڵئەگری، بەڵام ئەوە هەر ینی چەند سەرنجێک بوو خسمە ڕوو و هەر کەس دەتوانی لە لای خۆی چەندین سەرنجی دیکە لە قورئانی هەڵبهێنجی و پێش کۆتاییش ینی تەرکیز ئەخەمە سەر هەر باسی بانەڵێن پیاو سالاری بووە، باسی پێغەمبەر یوسف کرایە سەلامی خوای لەسەر بی. لە قورئانی باسی ئافرەتێکیش ئەکا، ئەویش وەکو پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بی گەنج بووە، بەڵام چونکە بە ئیمان و عەقیدە گۆشەگیر کرایە خاتوو فاتیمە خاتوو مەریەم خاتوو مەریەم فریشتە جبریل کە لێی نزیکە بیتەوە سیرکەن قالت إني أعوذ بك من الرحمن إن كنت تقيا. ئەوە وردی سەر زمانی بووە، خۆ پەنا ئەگرم لە خوا بە تو ئەگەر تۆ کەسێکی لە خوا ترس نەبی. ئەوەش نمونەکی دیکەیە. ئافرەتێک قورئانی لەبەر بوو بە تەمەنیشدا کەت بوو، قسەی لۆمەکردن محازەرەشی هەبوو، گوتی ئێستا لە دوو ڕەهاتیمە ماڵی خۆم قفلیش نەدایە، ئەمانەت و سپاردەی خوام کردی و تەواو. وتی وەڵی کچەشیشم ئێستا لە زانکۆیە هیچ دڵیشم پێوە نییە، چونکە ئەو کچەشم هەڵگری کەلامی خوایە قورئانی لەبەر کردیە. واتە گەر ئینسان ئەخرا بەدەستی قورئانێ ئەخرێتە بەدەستی فریشتەکان، ئەخرێتە بەدەستی خوا ئەو هێز و دەسەڵاتی کە خوا هەیەتی. کۆتا قسەم مامۆستای نابلسی لە تەفسیری خۆی ئەو ڕووداوە ئەخاتە ڕوو زۆر بەلای منەوە سەرنج ڕاکێش بوو. ئەڵێ گەنجێک لە تەنیشت قوتابخانەیەک پەراوگەیەکی هەبوو، وەک هەر گەنجەکانی دیکە لە پەراوگەکەی خۆی شتومەچی ئەفرۆشت. ئەڵێ ڕۆژێکیان قوتابیەک هات لە بەردەم پەراوگەکەی ڕاوەستا بانگی کرد بۆ ئەوەی بە دووی دابچی و دەستی دەگەر یەکدیکە تێک هەڵبکەن. کوڕە گەنجەکەش بە دوای داچوو، بەڵام دیارە خوای گەورە ئەوێ هیدایەتی بدا تووشی جەهالەت و نەفامی نەکا، ئەوەی ئەخرێتۆ بیر کە لەگەڵ خوشی خۆی وەک مەحرەمێک چوویتە حەجی ماڵی خوا. ئەڵێ خوایە خۆت شاهید بە ئەوە لە پێناوەت و بە دوای ئەو کچەی داناچم. ڕۆژی
سبحان الله لە شوێنی ئەو ئافرەتەی کە بانجی ئەکرد پیرە پیاوەکی خواناس ڕیشسپی وەستایە بانجی ئەو کوڕاکە ئەویش کە لێی نزیکە بیتەوە پێی ئەڵێ کوڕی خۆم ئافرەتەکی ساڵحە کچێکم هەیە خوای گەورە دەناو دڵی من نایە ئەو کچە پێشکەشی تو بکەم جا ئەو ئایەتە ئەخاتە ڕوو ئینە وەلیە الله الذي نزل الكتاب وهو يتولى الصالحين ئەو خوای قورئانی دابەزاندیە هەر ئەویش سەرپەرشتی و پژگیری پیاوی ساڵحەکە دەپاڕێنەوە لەخوا سبحانه وتعالى کە ئەو مەجلیس و ئەو کۆڕەن لێ وەربگری و بکاتەمای توێش و بۆ ڕۆژی دوایی وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم